دەنگی بیناسازیەکە میوزیکێکە بۆ گوێی ئەستێرەی میوزیکەوانی ملی کارت بڕۆکس. ئەو دەنگەی ئێستا جۆت لێیە دەنگی خۆشەویستیە. ئەوە بۆ ئێرەکای دایکی تەنیا دەنگی هیوایە. من وا هەز دەکەم وەکو بیتاقەیەکم بۆ دەرچوو بێت. ئەوە مانای هەموو شتێکە، ئیتر پێویست ناکات من نیگەران بم لەوەی ڕوو لە کوێ بکەم. ئەوە لەبەر ئەوەیە کار لە سەربانی خانوێنوەیەکەی ئێرەکا دەکرێت. من زۆر جار هیچ شتێکم بۆ نایەت، بەڵام ئەمڕۆ بەشی هەموویم بەدەستێنا. بەڵام ئێرەکا هیچ شتێکی بەخۆڕایی دەست نەکەوتووە. ئێرەکا دەبێت ڕەهنی خانووەکەی بدات بە نرخێکی هەرزان. ئەوە لە سایەی پرۆژەی Habitat for Humanityە کە قەرزی بێسوود دەدات و هەروەها ئێرەکا پارەکە لەلایەن خۆیەوە دەدات. ئەوە دەستی هاوکاریە نەک دەستی بەزەیی. گۆرانی بێژی میلی تیریسا یارود و هاوسەرەکەی کارت بڕۆکس تەنها 2 خۆبەخشن لە نێو سەدانی تردا. بنیادنانی ئەو ماڵە نوێیانەی لە Habitat for Humanity لە پرۆژەکارەکەی جێمی کارتەرە کە سەرۆکی پێشووی ئەمریکایە و لەگەڵ خانمی یەکەم کە لە ساڵی 1984ەوە دەستیان پێکرد. لەو کاتێ ئەوان بەشداریان تێدا کرد، ئێمە توانیومانە لەگەڵ 13,200,000 کەس لە دروستکردن و نوێژەنکردنەوەی ماڵەکانیاندا هاوکاری بکەین. نەسەختی گەرما نە زۆری تەمەن نە هەتا شێرپەنجەش ڕێگر نەبووە بۆ ئەوان بۆ دروستکردنی خانووەکان لە سەرانسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 14 وڵاتی تر کارکردن شانبەشانی خۆبەخشەکان وەک سوزانە تایلەر. ئەو گوتی تا ئەوەندەی دەتوانێت و تا ئەو دەمەی پێی دەکرێت بەردەوام دەبێت چونکە بیر و باوەڕەکەی وا دەخوازێت. وابزانم ئەوە وانەیە کە بۆ هەمووان هەستانە سەرپێ و زیاتر گڕوتین بەخۆی بدات بۆی کارێک بکات جیهان بکاتە شوێنێکی باشتر. وا بزانم هەموو مرۆڤێک لە جیهان دەشێ حەز بەکاری سەرنجڕاکێش بکات لە ژیانیدا و حەز و بەرەنگاربوونەوە بکات بۆ هەندێک شتی دیاریکراو کە دەبێتە جێگای شانازی بۆیان لە ئایندەدا و بەسەر هەندێ بربەستا زاڵ بێت شتێکە دەبێتە مای شانازی بۆیان و پرۆژەی هابیتات وەڵامی هەموو ئەو پرسیارانە بۆ من دەداتەوە. ئێرەکا هیچ شتێکی نەدەزانی دەربارەی کارتەر پێش دەستپێکردنی پرۆژەکەی. بەڵام ئێستا ئەو لە کۆمەڵگەیەکی دروستکراودا دەژیت کە لەلایەن کارتەری میهرەبانەوە بنیاد درراوە. بەبێ ئەوان من نەم دەتوانی ئەوە بکەم، من نەدەبوومە خاوەنی ئەوە، من نەم دەزانی ساڵی داهاتوو بە کوێ دەگەم. من سوپاسگوزارم لە قوڵایی دڵمەوە، ئەوە مانایەکی زۆری هەیە. تەنها بۆ ئەوەی دەربڕینەکە ببینی لەسەر ڕوویان سەرەتا دەست بە هاوارکردن یان بە گریان دەکەن. منیش بەدوای ئەواندا دەست دەکەم بە گریان. ئەو سۆزە قوڵا زۆر گرنگە بۆ من و من بەڕاستی بە سۆزم دەربارەی پرۆژەکەم هەروەک تۆ دەتوانی باسی بکەیت. پرۆژەکە ئەم ساڵ 23 خانووی نوێی لەسەر نەخشە داناوە بۆ میشاوەکەی ویلایەتی ئیندیانا و لە ساڵی 1984ەوە بەشداری لە دروستکردنی زیاتر لە 4,000 خانوودا کردووە لەلایەن سەرۆکی پێشووی کارتەر کە لە خانوویەکدا گەورە بووە بێ خزمەتگوزاری ئاو و کارەبا.